20 ڕۆژ ئەو ڕووداوەڕوویدایان تا ئێستا چاوەڕێن وەکو کەسوکاری قوربانیان 20 ڕۆژە کەسوکاری قوربانیانی ئاگرکەوتنەوەی باڵەخانەکەی سۆران لە چاوەڕوانی لێژنەی لێکۆڵینەوەدان بۆ ئەوەی ئەنجامێکیان پێ بڵێن لەسەر هۆکاری ئاگرکەوتنەوەکە و لایەنی کەمتەرخەم سزا بدرێت. کەسوکاری قوربانیان دەڵێن هیوادارین حکوومەت چیتر ئەنجامی لێکۆڵینەوە دوانەخات و لێکۆڵینەوەکان ئەنجامێکی باشی هەبێت چونکە کەمتەرخەمی زۆر هەبووە لە بیناکە و لە پێداویستی ڕزگارکردن. بەڕاستی بەخەمین کە بۆ دەرەنجامەکان حەزەکەین دەرەنجامەکان زووتر ڕابگەندران لەبەر 20 ڕۆژ کەم نییە. 20 ڕۆژ ماوەیەکی زۆرە لە بۆ ئەوەی دەرەنجامەکان دەبوو ڕابگەندرابان. بەڵێ بەدڵنیاییەوە کەمتەرخەمی دەبێ هەبوو بێت لەبەرەوەی ئاگرێکی ئەوها بچووک و سادە دواتر قوربانی دانێکی زۆر زۆر گەورە وەکۆڵێن لە چاوتروکانێک ئەو قوربانی دانە گەورەیە بێگومانەوە هۆکارەکەی کەمتەرخەمیە. کەمتەرخەمی لە خودی باڵەخانەکەیکەوە شوێنی سەلامەتی نەبووە، ئەمە شوێنی ڕزگارکردن کە پێڵێن پەیژەی ڕزگارکردن قادرمەی ڕزگارکردن. هەروەها ئەگەر حەژ بووێ وەکو پێویست نەبووە، هەروەها بوونی کارگەیەکی خەنەفە لە ناو خودی باڵەخانەکەیکەوە هۆکاری سەرەکی ئەو دووکەڵە چڕە بووەکەوە ئەو قوربانی دانە گەورەی لێکەوتوتەوە. زائیدەن ئەو لایەنە پەیوەندیدارانەی کە هاتوون بەدەم ڕووداوەکە هاتوون بەو مانای هاتوون کەەوە قوربانیەکان ڕزگار بکەن. ئەو برازایی خۆم کە ژیانی سپارد تا ئەو کاتێک کە هەناسەی لە بەدەن دامابوو ئەلەو پەنجەرەی ئاماژەیدا داوای ڕزگارکردنی کردیە. خەڵک کە لێرە دیتیتی تەمەەن هەر ئەو نا زۆرێک لەوانشی کە لەگەڵی دابوون ئاماژە ئەکرێ ڤیددیۆەکان هەن، ئەنی تۆمارە ڤیددیۆکان هەن، بەڵام بەداخەوە ئەو لایەنە پەیوەنددارێنێک کە هاتوون پێداویستی ڕزگارکردنەوەک پێویست لەبەردەستدانەبەوە. کارەکانی لێژنەی لێکۆڵینەوە ماوەی 10 ڕۆژ دەبێت لە سۆران تەواو بووە بۆ وەزارەتی ناوخۆ نێردراوە. سەرپەرشتیاری ئیداری سۆرانیش سەبارەت بە ڕانەگەیاندنی ئەنجامی لێژنەی لێکۆڵینەوە دەڵێت دەمانەوێت بەوردی ئیش لەسەر ئەو ڕووداوە بکەین بۆ ئەوەی تووشی ڕووداوی هاوشێوە نەبینەوە. بەنسبەت ئەو لیژنەیە بەڕاستی هۆکاری ئەوەی کە ئەم لیژنەیە تا ئێستا دەرەنجامەکانی بە دیار نەکەوتووە ئێمە هەوڵمانداوە کە بەوردی ئیش لەسەر ئەو بابەتە بکەین، ینی هەروەها کەزای نەبیتون باس لە شتێک بکەن دەمانەوێت بەوردی دراسەیەکی تەواوی بکەین کە کێشە و گرفتەکان لە چدایە بۆ ئەوەی هەم چارەسەریان بکەین و هەمیش تووشی ئەو حاڵەتە نەبینەوە. قوربانیانی ئاگرکەوتنەوەکەی سۆران لە سەرەتای ڕووداوەکەدا سەرجەمیان لە ژیاندا بوون. بە تەلەفۆن و بەکارهێنانی لایت و لە ڕێگای پەنجەرەی بیناکەوە داوای ڕزگارکردنیان دەکرد، بەڵام بەهۆی نەبوونی پێداویستی و خراپی بیناکە نەتوانرا ڕزگار بکرێن. لە ئەنجامیشدا 14 کەس گیانیان لەدەستدا. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، سۆران.